ئازیزان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە قسە لەسەر چارەسەری سروشتێکین بە شێوازێکی گشتی و باز لەواکین با بزانین ئەو کەسانەی کە گرفتیان لە ئێسک و جومگەکانیانە هەیە چۆن ئەتوان سوود لە چارەسەری سروشتی وەرگرن. جەلای خۆمان زۆر باوەکە هەر ئازارێکی شان و مل یاخود ئازاری هەر شوێنێکی جەستەمانە بێ پەنابینە بەر شێلان با بزانین ئەم شێلانە تا چەنە چێتە نێو چوارچێوەی چارەسەری سروشتی و تا چەند سوودیشی هەیە و چەندە گرنگە ئەو کەسەی کە تۆ ئەچیتە بەردەستی بووی کە بوو شێرێت بە شێوازێکی زانستیانە زانیاری هەبێت لەسەر شێلانەکە چونکە ڕەنگە زۆر کات ئەگەر ئەوەی هەیە دوجار گرفت دروستکە ئاری بەجێتی خۆشە بەڵام ئەوەی من بزانم پێویستەکە زانیاری باشە هەبێت لەسەری اینجا تۆ بتوانی کەسێک بشێلی بە شێوازێکی گشتی ئێستارێک لە ئێمە زۆر ئامێرە زیرەکەکان مۆبایل ئەم بابەتانە بەکارێنین ئەمانە چ کێشەیەکمان بۆ دروستەکە اینجا بووی بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین و زانیاری وەرگین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز فاروق عومەر محەدینمان کردو کە بەڕێزیان بەرپرسی هۆبەی چارەسەری سروشتین لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. سڵاو لەبێ کاک فاروق زۆر سوپاس بانیتان باش زۆر بەخێر بێی. باسی شێلانم کرد شێلانیژە چێتە چوارچێوەی چارەسەری سروشتیەوە؟ بەڵێ سەرەتام کاتان باش بانیتان باش سوپاس بۆ کورسات. بەڵێ ئێمە چارەسەری سروشتی کۆمەڵەش دەگرێتەوە یەکێ لەو شتانێکی هێچ بڵێن مەساجە جۆرێکە لە جۆرەکانی چارەسەری سروشتی چکەمە چارەسەر هەر مەسەلەن بەدەستەمانە بە ئامێر هەمانە بە ڕێگەی ئاوی هەمانە و شێلانیش ئەچێتە زمنی ئەوانەی کە چارەسەری سروشتی بۆ کەسێکی بەڵام گرنگە چێ بۆ دەکا و چۆن بۆ دەکا بۆچی ئەمە گرنگە ئێستا مەسەلەن بۆ نمونە تۆ کەسێکە ملی ئێشە بۆنە پشتی ئێشێ مەسەلەن مشکلێکی ماسوولکەی ڕانی هەیە ئەگەر تۆ ئەو جۆرە بەو شێوە ڕاستەکە بۆی نەکەی زەرێکی تری لی مشکلێکی تری بۆ دروستەکەی بۆ نمونە مەسەلەن زۆر جارەگەر هەر خۆمان بزانین وەختی خۆی مەسەلەن داپیرە و یان دایکوانێدا هەشتاکان و هەفتا ئێستا تا حەدی لە هەنێ ماڵەوە کاتانە زۆر بوو کابرایشە لە بە دوو کەس مەسەلەن کۆڵنجی کرد و کۆڵنجی بۆ شێلن جاری وابوو مەسەلەن کە بەدەستت شانت بۆ شوێلێ ئەوەنە مثلا جۆرە فریکشنێک یعنی لە خشانێکی ئەوە دروستەکە ئەو شوێنە دوای ئەوە ئەگزێت و تا یەک درۆژ هەل دەتا و کزانەوەی شانت یعنی ئەو کاتە ئاڵێ سڕەحمە لە کفند لەبەرەوە بووە بێ شێوە ڕاستەکەی بێ شێوە ڕاستەکەشی ئێمە لە ڕێی عیلمیەوە تقریباً 10 تا 11 جۆری مەساجمان هەیە کە ئەکرێت بەپێی حاڵەت بەپێی قەبارەی ماسوولکەکە و بەپێی ئەو شوێنی کە تۆ مەساجەکەی بۆ بکەی. باشە چی تێ دەچێتە چوارچێوەی چارەسەری سروشتیەوە؟ ئێمە ئەتوانین بڵێن هەموو شتێک دەچێتە چوارچێوەی چارەسەری سروشتیەوە مەسەلەن تۆ هەر لە ڕۆژانەکە هەڵاسی کە تۆ یت لە ئیشەکەت ئەەکەی ئەمە خۆی شێوەش دانیشتن مەسەلەن کەسێک شی کۆمپیوتەرەکە بەڕاستی ئەمە ئەو شێوەی دانیشتنە و جی دەستەی و بەتایبەتی ملی و چاوی یەکێکە لە هۆکارەکانی زۆر کەمە لە داهاتوو ئەگەر زۆر ئاگای لە خۆی نەبێ کێشەی بۆ دروستەکە مەسەلەن کەسەکە گەنجە لەوە چێ زۆر 10 ساعات 8 ساعات یانەوەی یاری گەیمینەکەن یانەوەی مەسەلەن لە سوشال میدیاکانن بەرامبەر شاشەیەکە ئەگەر ئاگای لە پۆزیشن وەزعیتی ملی خۆی پشتی ئەژنۆی قاچی ئەمانەی نامێنێ ئەگەر زۆر ورد نەبێ بەڕاستی تۆ ئەگەر تەمەنێکی گەنجە لەوە حاڵەتەکە زۆر پێوی دیار نەبێ بەڵام کە تۆ بەرەو هەڵکشانی تەمەنە چێ ئەنجاو کاتە هەستی پێەکە بەتایبەتیش لەم سەردەمانەی ئێستا مەسەلەن ئەم مۆبایلە زیرەکانە یەکێک لە کێشەکان کە ڕوبەڕوویمانە بێتەوە بەڕاستی ئەو کێشەی زۆرمان بۆ دروستەکە مۆبایل کافارۆ ئێمە هەر خۆمان مەسەلەن ڕۆژی عنی بەلایانی کەمەوە کەمترین کە 3-4 هەیە زۆر تریش بەکارێنێ باشە تۆ ئێستا منەگەر دابنیشی لەگەڵ بەڕێستا بەم شێوی احتیادی بە شێوەی گۆشەیەکینەوە دانیشتوین تقریبان گوێمان لەسەر ئاسیشانمانە و بەڕێکی دانیشتوین مەسکە تۆ مۆبایل بەکارێنی یەکەم لە کاتی بەکارهێنانە ئێمە شێوەی ڕاز ئێستا مەسەلەن مکان نەخۆشیە تەکلین سنتەرەکەمان پێڵێن مشکلی ملێ شێوی ڕاست ئەبێ ئاوا بەکاری بێنی باشە با هەر ببینین کاک فاروق ئەومان ئەمە مەسەلەن ڕاستی شێوازی بەکارهێنانی مۆبایلی ڕاست دروست چێ بۆی ئازار بە مل و شان وانەمان نەگا ئێمە هەمووان بەکارێنین مەسەلەن شێوەی ڕاستی ئێمە مۆبایل بێ ئاوا بەکاربێنین چکە بێ بە گۆشەی ئاڕاستەی چاوت بە گۆشێکی ئاسۆی لەگەڵ چاو دەدروستی کە بەڵام ئێمە عادەتەن ئەمە لەوە چێ قورس بێ بۆ نمونە یا هەیە مەسەل مشکلی ئەنیشکیە زۆر ئەمە ناکات یەکیەکە ئاوای لێکە ئەمە لێکە بۆ دقە و 2 دقەنیە بۆ 3 دقەنیە بۆ 4 دقەنیە جاروە تۆ ئاگال لە نێنە خۆی سوشال میدیاکان جۆرێکە لەوەی ڕادەکێشێ مثلا بس سردەمی ئێساشەمی مثلا کە فەیسبووکیە سناپێکیە مثلا تیکتۆکیە ئەپەکانی زۆرە یان بەرنامەیەک یان هەیە ئیشی ئۆنلاینەوەکە لە ڕێی مۆبایلەوەیکە ئەو کاتێک تۆ مثلا وردە ئاڕۆکاتێک ئاوە ئەنجا پشتی ملی هەمووی ئەڕوا ینی واد لێە قەوسێک لە مل تا دروستەکە ئەم بە ئاگایە چۆن دروست بێ ینی بەردەوام ئاهابین ئەمە بۆ مۆبایلەوەی تۆ تەواوانە مثل هایپات قورسترە تۆزە ینی هایپات قورس مثلا وێرانترەوانە وێرانتر دەکا
وێرانتر دەکە بەس ئەوە مەسەلەن بۆ ئەو حاڵەتانە ئەکرێ ستاندێکی بۆ دانیت ستاندێک دانی مەسەلەن تۆ ئەمە بخوێنیتەوە ئەتوانێت کە مەسەلەن نێویشەکانتان وایان مەسەلەن کە کۆمپیوتەری هەیە ئەبێ ستاندێ دانێ لە ئاستی چاویا بێ ناوبەناویش هەستیت لەسەر هەم بۆ جوڵی خۆت هەم بۆ چاوت چکە تو ئەمە زەرەرەکە لە ملیشی نییە بەڕاستی زەرەرەکە لە چاویشت چکە تۆ بۆ ماوەیەکی زۆر ئەمە تەرکیزەکەی کەواتە چاوتە ملتە وردە وردەیەتە پشتە وردە ئەژنۆ ئەم زەختانە دروستە بێت تۆ کە بۆ ماوەیەکی زۆر ژمایتەوە مەسەلەن ماوەی سعاتێ 2 سعات 3 سعات کابرا لەسەر کۆمپیوتەرە 3 سعات 4 سعات ئەوە ئاواکە ئەم هەموو زەختا خاتەوە سەر ملیەک خاتەوە سەر پشتی سەر حەبلی شەوکی کەواتە تۆ ناڕێکیەکی نابەڵانسێکی لە ماسوولەکانی شاد دروست کرد ئەو کاتە ئەو ماسوولکەی تۆ زەختێکی زۆر زۆر ئەچێتە سەری کۆمەڵێ ماسوولکەت بە تەواوەتی ئەکشێنی اینجا ئەوەیە کە تۆ مەسەلەن بۆ ماوەیەکی زۆر دائانیشێ یان بەرامبەر شاشێکی کە هەڵەسی ئاڵێ هەمووی جانم کوتراوە کوتراوەکە ئەوەیە کە تۆ ئەو ماسوولکانە زەختێکی زۆر زۆری لێ کردووە چکە مێستا بۆ دانیشتنێکی ئەتیادی ئاوا تقریباً تاوەکو 10 بۆ 12 پاوند ئێمە احتیادی زەخت سەر حەبلی شەوکیمان بەڵام ئەمە ئەگەر زۆرتر بێ زیاترەکە ئاگاتە 30 تا 42 چکات بەپی پۆستچەری شکڵی ملت کە تۆ ملت ئاوایە وردە ئاوالێ وردە ئاوالێ ئەم زەختاکە تۆ سەر کوێ زایدن ماسوولکان زایدن تۆ سەر حەبلی شەوکیت کەواتە ئەمە زەختێکی تۆ دروستەکان ناڕێکی ماسوولکە بۆ دروستەکە ئازار بۆ دروستەکە هەنێ لە ماسوولکەکانت ئەکشێت هەنێ لە ماسوولکان بەعکسەوە کورت ئەبێتەوە چکە تۆنێکیان زیاتر بەکارێنی کەواتە ئەمە چی بۆ دروستەکە لە نتیجە ئازار بۆ دروستەکە ئەم ئازارەش ناڕێکی دروستەکە هەم لە جەستەی کەسەکە دروستەکە هەم لە حەبلی مەسەلەن حەبلی شەوکی و فەقرەتەکانی پشت و مل مەش جارێکە بۆ خۆی زەختێکە دروستەکە و وردە نیشان و مشکلاتی تری بۆ دروستەکە اینجا کاک فاروق باست لە شازی بەکارهێنانی مۆبایل و ئامێرە زیرەکان کرد کە چۆن بێت ئەی شێوازی دانیشتن تا چەند کاریگەریە لەسەر ئەم بابەتانە دانیشتن تا چەند بۆ نمونە ئەگەری ئەوەی هەیە کە ئێمە بە شێوازێکی ناتەندروست دانیشین ئەگەری ئەوەی هەیە کە ئێسک و جومگەکانمان زەرەر و زیانی پێ بگات باش ئێمە خۆر شێوەی دانیشتن شێوەی وەستان وەکو هێڵێک وایە هێڵک وایە کە لە پشتۆیەتە سەر حەبلی شەوکیت بۆ خوارەوە بە شێوەیەکی ڕێک من کێساوە دانیشتم مەسەلەن تقریبەن گوێمە بێ لەسەر شانم بەڕێکی ئەم شێوە بە شێوی گۆشەینەوەی عیبینە و ڕێکە باشە بەڵام کە تۆ بۆ ماوەیەکی زۆر مەسەلەن ساگەر تۆ 20 دقیقە و ساعت لێرە دانیشی ئەتوانێ گەر چەند جوڵەیەکیش تۆزێ خواروخێچێکی ژێبێ ئاساییە باشە مەجازە خۆمانارەکەینەوە بەڵێ خۆ ئەبێ زایدەن ئەمە کە زۆر داژنیشی ئەبێ هەستیشی چەند جارێک مەسەلەن هەستی 2-3 دقیق پیاسی بکەیت و چکە هەم زۆر دانیشتن هەم زۆر بە پێوەش هەر مشکلە لەسەر ماسوولکە و فەقەرەتەکان دروستەکە بەشی خۆی لەبەرەوە کە زۆریش دانیشتیت هەر باش نییە زۆریش بە پێوی هەر باش نییە لەو ناوبینە ڕۆشتن و جوڵی تێ بکەیت ئەمە شێوەی ڕێکی دانیشتنە باشە بەڵام غەیری ئێمە ئەو ساجدڵ مەسەلەن هێڵە کێتە خوارەوە بە شێوەیەکی ڕێکێتە خوارەوە هەر غەیری ئەمە شتێکی ئەو هێڵە تێگەشتێنیت ینی هێڵەکە مەسەلەن بەرەو کێشی زەوی ئەڕاتەوە تۆ ئەگەر ئامات کرد زیاتر زەختەکەی ئاوات کرد زیاتر زەختەکەی بۆیە ئەو کەسانی کە زۆر کۆمپیوتەر و لاپتۆپ و یا ئیشەکان ئەویان زۆر بەکارێنن یان مەسەلەن خەڵک لەبەر مۆبایلەکەی ئیشەکانی سەر کۆمپیوتەرەکە زۆرتر ئاواکە کە زۆرتریش ئاواکە هەم پشت هەم مل زۆر جار ئەژنۆی اینجا جاری وێ قاچی ئاوا دانانە ئەژنۆی خاتەوە سەر ئەژنۆی یان پاڵەکە یانی ئەمانە هەمووی زەرەری لێیە بورەلانە ینی ئێستا کە ئێمە پشتمان ناوەتەوە لەم کورسیانەی خۆمان پشدانەوە باشە یانە بێ ڕێک بیت و تۆزەوە ئەڕملیشی بۆ بەرزکەیتەوە ملیشی نەڵەن لوت بەرزنامە ئاوای کردو نه آخر ئاواژ مەسەلەن سەیری کە هەموو شتە لە حەدی خۆیە ئێستا ئەگەر من دانیشتم ئەستا بەم شێوە ڕێکیە گوێ تقریبا لەسەر شانت بێ بە شێوکی ڕێکی عیبی نییە بەڵام ئەگەر تۆ بستێ مەسەلەن بڵێ لەبەر ملم ئاماشکی هەر غەڵەتە کە بەمەش هەر زەخت دروستەکەی بۆ ستەر منت ئاواشکی هەر غەڵەتە کەواتە بێ لە شێوەیەکی ئاسۆیی ئەو شتێکی لە بەرچاوتە شێوەکەی شێوەیەکی ئاسۆیی بێ باشە من ویستم باسی ئەو بکەم کاک فاروقوتت ئەبێت ئاوا بەم شێوازە دانیشین بۆ منە تەندروسترە بەڵام بۆچی کە ئاواکەین هەستەکەین ئێمە مرتاحترین ئارامترین ئەمە پەیوەندی بە ئەخرێمە یەک شتێکی پێڵێ ڕێسپۆزیشن یعنی ئەوەی کە تۆ بۆ لەو حاڵەتە مرتاحی دەق پێگرتنی ئەمە خۆشترە تۆ سا من ئەگەر ئاوا دانیشم بۆ ماوەیەک ماسوولکەکانت ڕێگە بێ ئەمە ئینسان هەر خۆی وا خۆی گرتووە خۆی بێ ئەمە شێوە ڕاستەکەی بەڵامی تر تۆ لەمە خود ناگری بۆ بەس کە ئاواکەی ڕێسپۆزیشنەکانی شێوی ئیسراحەتێکە على ئاساس تۆ مەسەلەن ئیسراحەتێکی بە جەستت ئەمان خۆشتە بەڵام ئەمان خراپترە بۆ نمونە سا زۆر لە ماڵە هەیە مناڵ بۆ نمونە ئێمە مەسەلەن ئەم حاڵەتانە زۆرە بینین لە ماڵەوە کە دانیشێ بەرامبەر مەسەلەن تەلەڤیزیۆنە یان هەر بە کاتی احتیاجی دانیشتنە زۆر خۆیەگرێ بەم حاڵەتی کۆڕبوونەوە تاوای لێ پشتی بەتەواوی کوڕە بێت ینی مناڵی هەیە 12 ساڵە
ئێمە کایفۆسوس لۆسمان هەیە کایفۆسەوەی کە پشتی بە بەرزە بێتەوە هەستەکەی هەشتی لە پشتەوە هەستەکەی تۆڵێکی ئەمەلی هەیە حەلی زۆر ئاسانە ناڕێکی دانیشتنە ئەما بێ بە مناڵەکە پۆزیشنەکەی بۆ ڕێکیتەوە شێوی دانیشتەکەی بۆ ڕێکیتەوە ئەگەر زۆر بێ ئێمە شتێکی پێڵەن قاڵە بۆکو قاڵبەیەک وایە زایدن کۆمەڵە تەمارین و ریاضیە بێ بیکە ئەگەر نەیکە چکەم ئەو مناڵە تەمەنێکە بەڕاستی نازانێت کە گەورە بێ مشکلی زیاتری بۆ دروستەکە مەسا زۆر جار دایکەیە گلەی ئەوە کاڵە بە قسەم ناکە یان کە دانیشە ئێمە زۆر جار پێڵێن کە دانیشە دایمان هەوڵا بە دیوارەوە دانیشە ئەگەر هەرنێ جارجار مەسەرەن بە شێوەیەکی کەمێک ئەم شێوی پشتی ئاپکێشە بە پشتیا بۆی وریا بێتەوە چکە مناڵەکە نازانێ و مناڵێک لە تەمەنێکەوە حەزەکەوا بەیان کە زۆر دانیشێ ئەوێ بەم شکڵە دانیشێ لەبەرەوە بێ وریای کەیتەوە بەڕاستی سەرین و دۆشک و ئەم بابەتانش ئەمە خۆی لە خۆیان کاریگەری زۆری هەیە جاری وا هەیە کە سەرینەکەتە گۆڕی بەیانی هەڵاستی لە خەو ئازارێکی زۆر لە شان و ملتا دروست بوو گونجاوترین سەرین گونجاوترین دۆشک بۆ ئەوی کە ئێمە خەوێکی تەندروست بخەوین و دوجار بەیانی کاڵاستین ئازارمان بۆ دروست نەبێ و زیانمان پێنەگات کامانێ باش ئێمە هاتەنیسان کە لەسەر ئەوەی باسەکەین کە لەسەر پشتەنووی بە شێوەیەکی ڕێکئەنووی ئەو سەرینەی ئەخەیتە بینی پشتت ئەبێ وا بێت ملت ئاوا بێ نەک ئاوە ئێستا مەسەن زۆر مشکلە هەیە ئێستا تۆ گەل لە شوێنەکە چ شوێنە پشتێکە دەگۆڕی مەسەن سەفەرێکە کەچی یا ماڵێک تراسێ وتێلێک سەرینەکەی بەرزتر بێ و کاتە یەکسەر هەست ئەەکەی ئەڵێ وڵایم شوها هەر نەخەوتن لەبەر بۆ سەرینەکەت گۆڕی لەبەری پۆزیشنەکەت گۆڕیوە ئەم سەرینە ئێستا ئەم سەرینانی کە هەیە هەنێک ئەوەی کە ناو بازار مەسلێن بازارێ زۆر بەرزە بۆ هەموو کەسێ نابێ بۆیە کاتێک کەسەکە ئێمە ئەوانێنە لایمە ڕێنمایانێنێ ئەڵێن ئەو سەرینە با چێتە قوسی ملت تقریبا کە ئەخەوی ئاوا بێ نەک ئاوا بێت چکە ئێستا کە تۆ ئەخەویت پاڵەکەوی ئەگەر ئاوا بێ باشترە بەس کە تۆ سەری نەخێتە ملێ ئاوای لێ جا تۆ تەسەوەر کە 6 ساعات نازانی کە ئەخەوی چەندێک ئاوا مێنیتەوە ئەم ملت ئەم زەختەی لەسەرە بۆ ئەوانە ئەوە مشکلی ئازار بۆ دروست ئەم لایش پڕی کاتەوەی سە منم گۆشەیم هێنا بۆ سەر لە تەواوە زۆرنی ئەمە لەگەڵ ڕێکی شانە ڕێکەکرێتەوە بۆ سەر لە ئایبی نییە ئەمە کە ئەخەویت مشکلە نیە بەرز بێ بۆی ئەم بۆ شەیبینی شانم لە تاوکە یعنی ئەوە نیە ئەم قەوسەی مەل پڕکاتەوە پڕیەکاتەوە مشکلی نییە باشە بەڵام لەسەر پشت مهمە کە تۆ لەسەر پشت ئاواخەوتوی ئەبێ ئەو پشتی و ئەوەنە بەرز نەبێ ئێستا زۆر شەریکات ئێستا مەسەلەن شەریکێ نەخۆشیە دەڵێ ئەمە ئەم سەرینە توبیە بەڵام باوەڕەکە یعنی ئەسەر ڕەحمەت بەوانەی تر توبیە زۆر بەرزە ئەو حسابی توبیەکان هەیەکی قەوسێکی تیەکە ئەو شەرنی ئەو قەوسە بەو شکڵێت چکە ستانداردێ بەڕاستی هەنێ شەریکە عالەمیەکان خۆیان لەسەر ستاندارێک ئەڕۆن بەڕێوە بەڵام خەڵکێک ئەوەی کە بە تیجاری یێنێ بەشایستر بۆ لەبەری هەرزانتر بکەوێ خەڵک بیکڕێ ئەیڕقی و نەرمی سەرینەکە ئەمە تا چەند کاریگەری هەیە کاریگەری سەرین ئێمە ئێستا بۆ نووسنیش ئەو شتەی لە سەریێنوین ئەڵێن فێرم بێت یعنی نە زۆر ڕق بێ نەزۆر نەرم بێ ئێستا مەسەلەن ئێمە جاران دۆشە کیلۆکە بوو دۆشەکی سفنج ئەمانە بەڕاستی بۆ خەو باش دیە چونکە بۆ تۆ کە ئەخەوی قەوسێکێ لە ئینسان هەم ئینسان قەوسێکێ لە پشتی کە تۆ ئەگەر لۆکۆ ئیسفنج بێ ئەو قەوسە نامێنێ تێگەی بۆ خۆی چۆنەڵی هەنێ شوێن زۆر زەختێتێتە سەر هەنێ شوێن بۆ شەبێ و زەختی کەمتر لەسەرەچی ئەمەش هەنێ بۆ کوتوان ماسوولکە ئەکشێنێ و هەنێ ماسوولکە کورتەکاتەوە لەبەرەوە ئەو بەڵام ئەگەر شوێنەکە و شێوی فێرمی پێڵی نانی لە بینی ڕق و نەرمایە ئەوان ئەو پۆزیشنی احتیادی جستەی خۆت ئەو پۆزیشنە وەرەگرێت و مشکلت بۆ دروست نایە سەرینەکان تەندروستین تۆ بین وەکو فوموان خۆیان لە شوێنێکە ئاوەستن بە پێی ملی خۆت ئەمانە بۆکو چارەسەرێک بەکارێوانە ئەگەیتە حاڵەتی چارەسەرین جامەت بۆ بەڵێ میمۆری فۆمی پیاڵن وابزانم هاوڕێن بەڵێ ئەوە هەیە سا مەسەلەن ئەم تەکنۆلۆژیانە لەوانە شە بەکارێنێت حاڵەتەکە بەڵام یەک کێشەکە چییە؟ ئینسان تۆ کە ئەنویت بۆ ماوەی 6 ساعتە نوێی 7 ساعتە نوێی 10 ساعتە نوێی تۆ ئەبێ کەسەر خەوەکە پۆزیشنێکی وا بۆ خۆت دانەی بۆی ئەگەر چەند ساعتێکی چکە ئەمە کاخەوی نازانی پۆزیشنەکە چی لێ تۆ بە کابرا هەر منجارە لەسەر پشت بانی لەسەر دەمیت لەم لاخەت و لەو لایت ینی چکە ئینسانە لە کاتی خەوە بەڵام ئەو حاڵەتێ مەکەڵێن کە تۆ خەوتی بەو ستاندارە بخەوە بە تایبەتی لەسەر پشت کەیتە سەر لە ئاعتیادی سەرینەکەت بەرز بێ لەسەر لە بەس لەسەر مل تا سەرینە نزمتر بێ باش مناڵ لە چ تەمەنێکەوە باشتر سەرینی بۆ دانیت و فێری سەرینیکەی بۆ مناڵ ئێمە قیاسێکی ئەوە نیە بڵی لە ئەوە نەمانجیەوە باشە بەڵام ئیتر کە ئەگاتە مناڵەکە خۆی ئەگاتە تەمەنێک مەسەلەن لە دوای 6 مانگ وردە بۆ ساڵ بەرەو سەرتر بەس ئەویش بە شتی بەرز نا مەسەلەن شتی تەنێک وەکو گۆشەیەکی تەنێک چکە بۆی قیاسەکەی ملی زۆر نەبێ چکە ئەو مناڵە لەبەرەوە مناڵ زۆر مهمترە ئێمە ئێستا تقریبا جەستا لە ڕووی
ماسوولکە لە ڕووی بەرزی و لە ڕووی فقرات و ئیتر ئەوەستێ لە حدێکە بەڵام لە مناڵ بەردەوام لە گەشەیە هەر شتێ بە غەڵەت بۆی دانەی گەشەکەی غەڵەتەکە مەسەلەن جاران لە بێشکە مناڵدا ئەندرا بۆ ماوەیەکی زۆر فەقیر ئابەستراوێ ئێستا مەسەلەن زۆربوانی کە لە بێشکەنەوە پشتە سەری تەختە هەمومان مەسەلەنەوە بۆ کەدا دەنایتر تۆ مەسەلەن تەخت ئاوا دەکا ئەو بەستێتەوە ئەڵەی لە هیچ جوڵە ناکەی بەڵام ئێسا وانە ئەگەر بزانێ مناڵی من دائما وەڵام مناڵەکەم فەقیر بوو جانە بە مناڵی ئاریات خەوتووە تۆ منە لەناو قوماتێکا بەس هەر مەجبورم بخەوم تۆ هەشتا عاد خستوتەوێت دەستی ئاوا لێ کردوویتە فەقیرە چی بکانی ناچارە بخێرێ لەبەرەوە ئینسان لە کاتی خوا بێ ئازادیەکی هەبێت بەڵام کە تۆ بەسەوە مەسەلەن ئێستا لەسەر لاش ئەنویت وا باشترە کە سەرلا پشتێ لە بینی هەردوو قاسی دانێ مە پێڵێن مەسەلەن پۆزیشنێکی خۆشترە بۆ پشتە سەختی سەر پشتەکە مەکەیتەوە بۆی ئەو مەسا من زۆربەی خوشکانەوە ئاماژگاری منم سا ئاواداناوە زۆر مرتاحیش بووم کە ئاوادانیشتم لەسەری زۆرینەی پیاوی ئێمە قەنەفە لە کولتوری کوردیا هەر نەبوو متازەیە شتێکی بابەتێ ئەن هەموو هەمیشە دۆشک و سەنگای کوردی من جیاشم کردوتەوە مەڵام ئەوەی کە پێی خەین پێڵێن سەری نەم سەنگا خڕەکان ئەمە کوردەواری ئەمە بووە هەموو پیاوێکی کوردی ئاوا سەنگایکی خستۆتە ژێر دەستیەوە سفادی هەیە ئەمە ئیسفادی هەیە زانی بۆ تۆ سێرکە ئەو کە دانیشتووە مەسەلەن بە دیوارەکەەوە دانیشتووە یان کە بە دیوارەکەش دانیشتو پشتێکی خستۆتە پشتی عادەتەن ئێمەوە پشتیە تۆزە ئەو قەوسی خواروی پشتوان هەیە ئەوەی بۆ ڕێکردوێتەوە دووشکە ئەمەی کردو لە بری ئەوەی مەسەلەن ملی ئاوە لێ بکە دەسە خاتە سەر شتێ و احتیادی هەم جەستەی ڕێگەکاتەوە هەم بۆ خۆشی خۆشترەوە هەم ئینسانجاری واشە مەسەلەن دەست بە تاڵبێ سامە زەوردان نازانین چی لە دەست بکەی ڕستمێگەگری نازانین چی لێ بکەی بەس کە دەست خستە سەر شتێک لە ڕووی نەفسیشۆ مرتاحتری دەستم خستۆتە سەرەمە هەست بە مرتاحیەکەم لە پشتمانوە گرفتێکم هەیە بۆتە نیشانێک بۆ بڕبڕی پشت ئەوە هیچ مشکلێک نیە بەڵام ئەگەر حەزەکە بڵێ گرفتەیە ئەزان گرفتەکان چێ مەسەلەن ئەوانی کە ئیشەکانیان ئاوەیە زۆر دانیشتە بە حکمی زۆر دانیشتنەکە ئەبێ تۆ تەعویز بیتەوە تەعویزەکە چیە بە یەکەم بە جوڵەیە بە تەمارینە بە مەلەیە ئەمێکی لاانە مەلە زۆر باشە بەس کەم احتیمامی پێین بەعام لەبەرەوە مەلە زۆربەی کێشەکان چکە مەلە هەر لە تانە لە تاڵەقشتەوە تا بنی پێت هەمووی جوڵانی خوێن زیاکە فکری ئێمە لە کەمکردنەوەی ئازار چییە وا بکەین خوێن ئەو بۆری خوێنانە بکەینەوە جوڵی خوێن زیاب چێ بۆ هەموو ماسوولکە بۆ جەستا بەمەکە خوێن چوو وەکو تەغزیەک وایە وەکو خۆراکێک وایە شێلانی ژەماکە شێلانیش ئەماکە بەس بە شێوە خوێن زیاکە بە شێوە دروستەکەی بە شێوە دروستەکە چکە نەگەوەی کە مەسەلەن شێوە نادروستەکەی بێت چکە ئێستا هەنێک کەسێ مەسەلەن ئێمە مەسەلەن لیژنەمانەیە بەڕاستی بە دەواداچوو و حاڵەتاناکەن هەیە ئەچێت لە یوتیوب مەسەلەن 3 مانگ ئەڵە کۆرسێکم بینیەوە چێتە تایلەند هەنێکە چێتە ئێرانێتەوە ئێوە سنتەرێ دانێ ئەو بە فکرە مەسەلە من مەساج 2 کۆرس ساڵێک تقریبان خوێندومە ئێوێت بە 3 مانگ بە 2 مانگ لە ڕێ چەند یوتیوبێکە خۆمان توانین سێری یوتیوبکەن تۆ چی دەتوانیت دەرەکی بەڵام ئەبێ شتێوە ڕاستەکەی چێت تۆکەی خوێنی لە بنەما ئەساسەکەەوەی خوێنی نەک ئەو بچیتە سەرەوەی بەس عملەکەی تۆ ئەمە بکە ئەبێ زانی بۆ کیەکی چۆن ئەیکەی کی نایکەی ئەو تر هەر کەسێکات بەڕاستیانێکی شوک و بازرگانی ئیتر گوێ نایێت تۆ هەر بچوو بڵە مەسەد ئەڵێ بەسەر باشە کاک فاروقەمە باسی بابەتێکی تر بکەم ئەویش ئەوەیە بۆ ماوەی چەند کاتژمێرێکی زۆر لەناو ئۆتۆمبیلابێ ئیتر نەکەر شۆفێر بگرە بۆ سەرنشینەکانیشی زۆر کات کە گەشتێکەکەی چەند کاتژمێرێکی زۆر لەناو ئۆتۆمبیلای دوجار هەست بە ئازارێکی زۆر لە پشت و لە قاچەکان تاکەی ئەمانە چارەسەریان چێ بۆ نمونە چۆن ئەتوانیت ڕێگری بکەی لە دروستبوونی ئەم ئازارانە خۆی کە مەسەلەن سەفەرەکەی سەفەر بەڕاستی گەرزانی شوێنەکە دوورە ئێمە زۆر جار بیر لەوەکەینەوە بۆ ڕۆشتنێکی دوور ئەبێ بۆ نمونەگەر بەسارە بڕێ لە شوێنێکی وایە دانیشی یان دانیشتوازی دانیشتەکە بە شێوەیە کە ئازارە بۆ دروست نەکە بۆ نمونە سا هەنێک سارێ بێنی شارەکان هەیە دوای بەڕاستی ئەوەنە تەسکە ئیتر جێی 2 نەفەرە کابراسیانی تێکە جێ سێ چواری تێکە ئەمە بەڕاستی هەمووی چۆنە تێ ترنجێنە بەسەرێکە 2 ملت تۆ بۆ حاڵەتی ڕۆشتن مەسەلەن چاوت ئاسۆی بێت تۆ مل ئەسوڕێنی منت بۆ ماوەیەکی زۆر ئاوا لە هەوایەکە کێشت بۆ دروستەکە بۆ ێسامە هەنێک کۆمپانیا عینێکیان دروست کردەوە وەکو قەوسێکی شێوەیی وایە ئەتوانی بەکاری بێنی بۆ سەر ملت بۆ پشتی شت مەسەلەن کە تۆ دانیشی ئیتر هەوڵمێ زۆر خۆ بخەی بەسەر لاکە ئێمە خۆی مشکلەی ئەوانەی کە ئازاری پشتیانەیە ئەوەیە زۆر خۆی خا بەسەر لایەکە کە خۆ دەخێ بە لایەکە لای کرد ئیهمالەکەی ئەوە لە ساقەکانە هەیە بەڵێ لە خەڵکە توجاریان ناچارە مەسەلەن 3 کەس ئاوا چۆتە یەک ئیتر مەجبورە خۆی تۆزە ئاوا لەیەکە دوای خۆی خاتەوە بەم لایە ئەمانە بەڕاستی ناڵم جۆری سیارەکە و ڕۆشتنەکە لە برێ گەزانی ڕێەکە دوورە 4 ساعتە 5 ساعتە
هەر لاقل لە پێشەوە دانیشی باشترە وەک لە دووە سێ کەس بی مثلا حقا مثلا ئەمانە دوو نەفەر بێ باش نییە سێ نەفەر بێ بەڕاستی نافرکە ئەوە بۆ من باشترە چکە بۆی چکە بەڕاستی ماوەیەکی زۆر زەختەکات یانە بێ زۆر دەکاتژمێر بەڵێ تو فۆرمولێرە بچۆ بۆ سینێرە بچۆ بۆ ئەمریکا بچۆ بۆ کەنەدا چەند سعات سازە بۆ 8 ساعت لە فڕۆکەکەی باش کاک فاروق شتێک پێیا بووە پێڵەن تەقینی عام بەڵێ یعنی نازانم چی هەیە ئەڵێ تەقینی عامان بۆ ئەنجام دای بەڵێ لە نوکی پێێتەوە ئەیتەخێنن هەتا گوێشت کورە ئەمانە ئەمانە چارەسەری سروشتین ئەوش بەشەکە لە چارەسەری سروشتی ئێستا ئەمە بەشەکەی پێڵن کایرۆپراکتیک لەگەڵ ئەمانە تەقین ئەکەن ئەو هەواکەی عەلاسەت لەناو جومەکان تا بەس بە شێوەیەکی زانستی ئەمە دەرەکەن ئێسامە خۆی کۆلیژی هەیە 5 ساڵ ئەخوێندرێ و ئەو کەسە ئێمە چەند کەسێکی بەڕاستی لێرە ئیکا و زۆر بەدەداسۆنیشی تیاکەین چکە ئەمە بێت تۆ بیخوێنیت لە ئەوڵەوە دەستەی کەسەکە ئەنەتۆمی ئینسانەکە لە ماسوولکە و ئێسقان و ئەمانە چۆن دروست بووە ئەبێ ئەمانە هەمووی بیزانی چکە ئەگەر غەڵەتێ بکەی بەڕاستی ئێسامە جاران خەڵک ملیە تەقان ئەو تەقانی ملش خراپە بۆ ئەگەر غەڵەت بیکەی یا ئەو کەسانەیە زۆر تەقینەکە زان ئەشکالی ئەومانەیە یەک تەقین بە غەڵەت لێرە بکەی ئەو کەسە تووشی شەلێلی هەر چوار پەلی دەستیەکەیت یەگەی لەبەرەوە عنی مشکلی گەورە بوو سەکەی بۆ بێ کەسی زانستی بیکە بۆ کەسێکی شتر نیە تۆ هەربیر لە لانی مادەکەی بکەم من جارێ ئەڵێم بێ لانی ئینسانەکەی بکەیتەوە تۆ کەسە گێتە بەردەستت ئەو ئەیبینی لە سۆشیال میدیاکە کەسێکەیە ئەماناکە وێزانێ هەمووی وایە هەمووی وانە تۆ خەڵکێک پرۆفیشنال هەیە بە خبرەی 20 ساڵی کۆلیژێکی خوێندووە ئەواکە هەیە لە مەسەمە خەڵکمان هەیە ئیکا لێرە زۆرجار گلەیشمان لێکەن و لەم لەلا شەکواشمان لێکەن ئەڵێ ناڵێن ئیشکەین ناڵین ئیشەکە سەبەبەکە ئەوەیە کە تۆ بنەما زانستیەکەت نییە نازانی ئەم ماسوولکەی تەرکیبەی مل ماسوولکەکەی چۆنە دەمارەکەی چۆنە بۆری خوێنەکە چۆن هاتوێ ئێمە لێرە بۆری خوێنمانەیە ئەمانە تۆ غەڵەتێ بکەی زەختێ بکەی احتیمالە مشکلی بۆ دروست زۆر ڕاستە اینجا کاک فاروق بابەتێکی تر هەیە ئێمە هەر کە ئازاری جومگە و ئێسکەکانمانە بێت زۆر ڕاهاتوون لەوەی کە ئازار شکێن بەکاربێنین لە بری ئازار شکێن چارەسەری سروشتی ئەتوانێت تۆ کارێک بێت بۆ کەمکردنەوە نەمانی ئازارەکان بەدڵنیاییەوە بەڵام زانی خۆی خەڵکەکە دای من فێر بووە ڕێگە سەریعەکە بەکارێنێ دووش بەردام ئەو هۆکارەی وای لێکامە کە نەخۆشێ هۆکارەکەی وازی لێ نایێنێ مەسەر من کابرا کێملیەشێ مۆبایل زۆر بەکارێنێ پێڵین کاکەونە مۆبایل کەم کەرەوە ئەڵێ ناتوانم یا مەسەن یەکێ ئیشەکەی کۆمپیوتەر ئاڵین باشە ناتوانانی ئیشەکەت کینکەی بەڵام ستاندێ دانێ کۆمپیوتەرەکە بەش کرد بووی بێتە ئاستی چاوت ئەمە لەبەرەوەمانە ئیشەکەی ئەوەیە و ڕێخێراکە ئازار شکێنەکەیە لەبەرەوەی مەسەن من نەخۆشم هەیە لە کلینیکێکم 8 ساڵ ئەیبینمەوە دێتەوە هەموو جارێتەوە با بکەینەوە دەست بێکەنەوە لە ئەوڵۆ نەخۆشمان هەیە زۆر ملتەزیمە من نەخۆشمان هەیە تەنها سڕبوونی پشتی هەبووە عنی لە حاڵەتی عملیات لەگەڵمانە هاتوو بەردام تقریبا بۆ مای 2 ساڵ لە سایە 80 نەسڕبوونی ما ئازارگەی کەمەوە بەڵام نەشتەرگەری شەر چارەسەری سروشتی بەشێکە لەوە ئەسڵن ئێمە نەشتەرگەری لەو ساتێک کە کەسێک ئەچێتە ڕۆڵی نەشتەرگەریەکە نەشتەرگەرێکی ئەتیادی بێت چکە هەموو کەسێک بۆ مانۆی لۆ 2 بۆ 3 ڕۆژ مایەواڵێ بەشێک لە توانای ماسوولەکانی وونەکات ئەبێت تۆ بۆی بگەڕێنیتەوە بەڵامی تر ئێمە مشکلیە بە ئەم سەردەمە بەهۆی کەمی کارمەندەوە دانەمەزرانی کارمەندمان هەیە لەبەرەوە ناتوانین تەختی هەموو شوێنەکەی بە زمانێت تەختی شوێنە ضرورەکان بکەین دەستەکانە خۆش دینا پرسیار مابوو کاک باساک حەزێکە باسی دوور لە ڕووی بینەران پێڵا و کار و ئەم بابەتانە بکەین کە ئەمانە تەسیریە بڵێ ئێمە هەموو جارێ مەسەڵ نەخۆشمانەیە کاڵێن بۆ پێڵاوی لێپێکردن بۆ سەر ئیشەکەت با پێڵاوی تووبی بێ پێڵاوی تووبی بنەکەی بەرزە لاسیکەکەی فێرما زۆر ڕق نییە دووش لە نایە خۆی قەوسێکی تیا بوو ئێمە لە بینی پێق ئارچێکمان هەیە ئەو ئارچەی تیا بوو ئەوەی زەختی چۆنەڵێ وەکو کوشتنی نێک وایە زەختی سەر پشتت کەمەکاتەوە زۆر تەسیری هەیە بەڵام ئیتر ئێمە جاری وای هەیە لەبەر مەسەلەن بۆ مۆدیلە یان تۆ حەزی لەوە یان ئێمە ئەوانێکی ئیش زۆر ئەکەن شەکانیان زۆر بە پێ باشترە کالا ئەو جۆرە کالانە لە پێکەن بەڵام مەسەلەن ئەو دوو لە ڕێبەرستان قۆنەرێ لە پێکا قۆن 8 ساعت ئەمێنێتەوە 10 ساعت ئەمێنێتەوە لە ئیشەکەیەوە بنی ڕقا نوک باریکە ئەمە هەم قاچی ئەگوشێ هەم زەخت لەسەر قاچی دروستەکە بەڕاستی شێوازەکەی باش نییە تۆ بێ بیگونجێ لەگەڵ ئیشەکەتە دەستەکانە خۆشەکەی چارەسەری سروشتی لا بەڕێوەبەتی کشی تەندروستی سلێمانی زۆر سوپاسمان زۆر بەڵامتەوەری تر دانی لەسەر بابەتەکە زۆر خۆش بوو ئینشاڵڵا دەستی بەش خۆش بێ لە شتا ساغ بێ دیارە لە نوێترین